دوای نزیکەی 7 ڕۆژ لە دابەشکردنی موچە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامێرێکی ڕاکێشانی پارەی لە ناحیە ڕزگاری داناوە بۆ ئەوەی فەرمانبەرانی بەشدار لە پرۆژەی هەژماری من موچەکانیانی لێوە وەربگرن، بەڵام ئامێرەکە هیچ بڕەپارەیەکی تێدا نییە و هیچ سوودێک بە فەرمانبەران ناگەێنێت. حکوومەت لە ئەوەی بیری لای ئەوە بێت کە چۆن موچە دابینکە بۆ موچەخۆرەکانی، بیری لای ئەوەیە کە چۆن بە چ شێوازێک پارە لە موچەخۆرەکان و لە هاوڵاتیەکانی بکێشێتەوە لە ڕێگەی دانانی ئەم ئامێرانەوە. لە ڕاستیە دانانی ئەم ئامێرانە هیچ سوودێکی نییە، چونکە خەڵک گرنگ نییە لای چۆن بە چ شێوازە موچەکە وەرەگرێ. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە موچەکەی پێ بدرێ. دانانی ئەم ئامێرانەیش لە ڕاستیە ئەوەندەی تر تووڕێی خەڵک زیادەکە، چونکە خەڵک بە شێوازێکی گشتی لە بارودۆخێکی گوزەرانی خراپایە موچەی وەرنەگرتووە. بەڵام ئەم ئامێرانن شەبینێ کە حکوومەت ئەوێ بە شێوازە لە شێوازەکانی تر لەم ڕێگەیشەوە پارە لە خەڵک کێشێتەوە، بۆیە زیاتر نیگەرانی خەڵکی زیاتر کردووە لە بری ئەوەی دڵی بەوە خۆش بێت کە ئامێرێک دانراوە دو ڕۆژ موچەکانی لێوەرگرێ. هەژماری من دۆخی موچەی زیاتر خراپ کرد لەم دوایەدا، ینی ویستیان دۆخی موچە باشتر بکەن، بەڵام زیاتر بەرەو خراپتر چوو، هیچ کارەکان تاو ناکرێت، ینی موچەخۆران ئیسفادەی ناکرد. وڵا دۆخی موچەخۆران هەتا بێژی خراپ. تامان حکوومەتی هەرێم موچەخۆری کردۆتە پاراستنی تاڵان و دزیەکانی خۆیان. حکوومەتی ماوە بەسەرچوو لە کاتی ڕاگەاندنی ئەم پرۆژەیەدا باسی لەوە دەکرد کە لە سایە ئەم پرۆژەیەوە دۆخی موچە و فەرمانبەران باشتر دەبێت، بەڵام لە ئێستاە دۆخی موچە و فەرمانبەران لەو پەڕی خراپیدایە. زیاتر لە 2 مانگە موچەیان وەرنەگرتووە و حکوومەتی ماوە بەسەرچوو لە بری خواردنی خەمی موچە خەریکی دانانی ئامێری بەتاڵە. وڵای احترامان بەڕاستی ئەتوانم بڵێم خۆخەڵەتاندن و خەڵەخەڵەتاندن، عنی ئەو پرۆژەیەکی چی ئەمە لە ڕابردووە ئەژماری منیش نەبوو، ینی کێشە هەر بووە و ئەم کێشە با بڵێ لەوەتێ قولتری کردوێتەوە کۆمەڵێ ینی ئاسنیاندانە و بەتاڵیەوە هەر پینی ئێمە ناکە بەڕاستی شتێک نییە، ئەستا هەر دڵمان پێخۆش بێ و بە بازرگانی زیاتر من نایبینەوە، وەکو بازرگانەیە کە بینم لەسەر گیفانە بەتاڵەکەمان لە ڕاستی لەسەر و ڕقەمەکە هەمانانی ڕقەمێکە و تەنها لە ڕقەم لەسەرمان نووسراوە نەمانە هەیە، لەسەرەوە ڕەنگە یاری بۆ پارەیەمەوە بکرێ. دانانی ئامێری ڕاکێشانی پارە لە کاتێکدایە کە فەرمانبەران و موچەخۆرانی پرۆژەی هەژماری من و دەرەوەی ئەو پرۆژەیەش لە دۆخێکی خراپی ئابووریدان. حکوومەتی ماوە بەسەرچووش چاوی لە دەستی حکوومەتی ناوەندا بۆ ئەوەی موچە بۆ فەرمانبەرانی هەرێم بنێرێت. ئەوەی لێرەدا جێگەی پرسیارە ئەم هەژمارە و ئامێرەکانی چ سوودێکیان بە فەرمانبەران و موچەخۆران گەیاندووە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.